دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانیەوە لە گەڵتانیان دیداری ئەمجارەمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر حەیدەر ئەلعیبادی سەرۆک وەزیرانی پێشووتری عێراق و دەمانەوێت بە پێی توانە ئەوەندەی بکرێ پرسیار بکەین و وەڵامەکانیش وەربگرینەوە. دکتۆر حەیدەر ئەلعیبادی ڕئیس وزرا ئابادی سەرۆک وەزیرانی پێشوو سڵاتان لێبێت بەخێر بێن بۆ ئەم دیدارە بەپەلەیە لە کوردستان 24 سڵاو لە بینەرانی ئێوەش سەرچاوان. بەڕێز حەیدەر دەمەوێت دەست پێ بکەم بە ڕۆڵی بەڕێز سەرۆک بارزانی لە نزیککردنەوەی بۆ چونە جیاوازەکان و پەیوەندیەکانی بەغداد و هەولێر. دەزانین بەڕێز برامان سەرۆک بارزانی یەکێک لەو سیاسیە دەگمەنە مێژویانەی کەماوەتەوە تاوکو ئێستا من قسەم ڕاستە و خۆیە ئەوە ڕۆڵێکی گرنگی هەیە ڕۆڵێکی گرنگی هەیە بەڵێ یەکێک لەو سیاسیە دەگمەنانی ماوەتەوە پیاوێکی ئاسایی نییە پیاوێکی تایبەتە بە تێکۆشان لە نەبوونەوە نەهاتووە بەڵکو چووەتە شاخەکان و برسێتی بینیوە و تیرۆری بینینە و ڕاپەڕینی بینیوە و هەروها کۆمەڵێکی زۆر قوربانی داوە. سەرکەوتن ئاسان نەبووە سەرکەوتن ئەم نەوەیە تێدەگەن سەرکەوتن ئاسانە بەڵام وانە سەرکەوتن ئازارەوە دێت. من پێم وایە لەو پێگەی ئەودا دەتوانێت زیاتر پێشکەشکات ڕێزی هەیە ڕێزی لەلایەن مەرجەعیەکانیش هەیە ڕێزی لایەن مەرجەعیە دین و ئاینیەکانی و سیاسیەکانیشەوە هەیە ڕۆڵێکی گەورەی هەیە. من دەمەوێت باسی شتێکی دیکە بکەم ئەمە ئێستا زۆر باسی ململانەکانی هەرێم و بەغدا دەکرێت باشە ئەیە بۆچی بیگۆڕین بۆ شتێکی دیکە ئێمە مشکلەمان یەک شتە کێشەمان یەک شتە لە نێوان کوردستان و بەهاری بەغدادیشدا ئێمە هاوڵاتیەکانمان ناڕازین ئەمە کێشەکەمانە. هاوڵاتیەکانمان هەلی کاریان دەوێت ژیانێکی شەرەفمەندانەوەیان دەوێت خزمەتیان دەوێت دەیانەوێت ئەو چینە سیاسیە نمایشی ئەوان بکات بەڵام وای نابینێت. هەر بۆیە ئێستا کێشەکەمان لەسەر نەوتە بەڕێوەبردننی نەوت چ بەغدا بێت چی هەرێم بێ نەوتی هاوڵاتیانە با ئەم نەوتە بکەینە کەرەستەیەک بۆ ئەوەی خزمەتی هاوڵاتیەکانمانی پێ بکەین. کێشەکەمان یەکێکە ئەگەر سیاسیەکانمان خزمەتی هاوڵاتیەکانمان بکەین ئەو ژیانەی پێشکەش بکەن کە شەرەفمەندانەیە ئەگەر سیاسەکان بگەڕێنەوە بۆ ئەوەی نمایشی هاوڵاتیان بکەن ڕێز لە هاوڵاتیان بگرن هاوڵاتیەکانیش خۆشیانێن هاوڵاتیەکانیش ڕێزیان لێ دەگرن. دەزان با پێت بڵێم سەدام حوسێین کەس نەی دەتوانی ڕێکابەرایەتی بکات کەس نەیەتوانی تانەی لێ بدات کەس نەیتوانی مناقەشەشی لەگەڵا بکات تەنانەت لە حیزب بوو لە تەنانەت لە کەسەکانی دیکەش ڕخنیان لێ بگرتیا دەیکوشتن لە کۆتاییدا ئەو هێزێکی زۆری هەبوو لە کۆتاییدا چیت بینی لە چاڵێکا دۆزیمانەوە لەبەر ئەوەی گەل لەگەڵی نەبوو گەل ڕقی لێی بوو. بۆیە هێزی ئێمە ئەوەیە کە گەل لەگەڵمان نابێت ئەگەر گەلمان لەگەڵدا نەبوو ئەو سیستەمە سەرکەوتوو نابێت. ئەم 20 ساڵەی کە ڕابردوو لەخوا بەزیابێ کۆمەڵێک ئازادیمان هەبووە دیداری وامان هەیە دیدارمان لە بەغا هەبووە پێویستە ڕای خۆمان بڵێن پێویستە ڕای دژەکانیشمان گوێ لێ بگرین. ئەگەر من ڕایەکم هەبێت ئەویش لەوانەیە ڕایەکی دیکەی لە گۆشەیەکی دیکەوە هەبێت. بۆیە ئەمە سەرکەوتنی سیستەمەکەیە پێویستە هەوڵ بدەین کە ئەو سیستەمەی هەیە زۆر ڕوون و شەفاف بێت هەروەها سیستەمەکە ڕووی کاتەوە بۆ خەڵک چۆن پارە سەرفەکات بۆ ئەوی گەندەڵی دروست نەبێت. یەکێک لە گرنگترین بابەتەکانی گەندەڵی ئەوەیە کە زاچاوی زانیاری نییە دەستەکان داخراون ئەگەر ڕوونمان کردەوە نەوت چۆن دەریانین چۆن دێفرۆشین حسابەکانمان چۆنە ئەو کاتە بە شێوەیەکی گشتی گەندەڵی کەم دەوێت. بەڕێز حەیدەر با نەوت لە شوێنێک بمێنێتەوە چەند کێشە هەیە لە نێوان بەغدا و هەولێر و کاتی خۆی ئێوەش سەرۆک وەزیرانی عێراق بوون ئێوە بۆ چونی ئێوە چۆنە بەرامبەر بە حکوومەتەکەی سوودانی و هەوڵەکانی چییە و ئەم کێشانەی هەیە کەوا ئێستا بۆ چارەسەرکردنیان وەکو هاوڵاتیەکی عێراقی لە هەرێمی کوردستان یان لە عێراق چۆنە لە مانگی تقریبا 5 مانگە دامەزراوە هەندێک پەلە دەکەن لەوەی حکوم لەسەر ئەم حکوومەتە بدەن بەڵام هەر ڕێکارێک پشتیوانی حکوومەت دەکەین هەر ڕێکارێک بگرێتە بەر تاوەکو ئێستا ڕێکارەکانی بە شێوەیەکی تەندروست ئەنجام داوە هەوڵی داوە کێشە هەڵبەسێراوەکان چارەسەر بکات هەوڵ داوە ڕێکەوتن لە نێوان هەرێم و بەغدا بهێنێتە دی هەتاوەکو ئەوەی کە لە بودجێش گەیشتی ڕێکەوتن دەینێرینە پەرلەمان پێویستە ئەوەی کە هەمانە وەری گەڕینە سەر ڕاستی ئێمە پێویستمان بەوەیە وزە پێویستمان بە ویستێکی تند هەیە بۆ ئەوەی کە
ئەو ڕێکەوتنانەی هەمانە بیخەینە بواری جێبەجێکردنەوە ئەمە کێشەیە دەزانی کە ئەم کێشەکان کەڵەکە دەبن تاوەکو دەتەقنەوە دەزانی کە ئێستا هەندێک لایەنێک ڕێکەوتن دەکات لایەنێکی دیکەش ناچێ بەدوایە ئەمی دیکەش ناچێ بەدوایە پێویستە ئێمە کە ئەگەر ڕێکەوتنمان کرد بەدوایە بچین بزانی تاکەی جێبەجێ کراوە چۆن جێبەجێ کراوە پێویستە کێشەکان لە کاتی خۆیان ناچارەسەر بکەین نەوەکو بکەونە سەرێک و کەڵەکە بن تاوەکو دەتەقنەوە ئەمە شتێکی گرنگە من پێم وایە حکوومەتی ئێستای سوودانی لەسەر ئاسی ناوخۆی و لەسەر ئاسی هەرێمیش تاوەکو ئێستا ئەدایەکی باشی هەبووە بەڕێکارێکی وریایی باشەوە بەرەو پێشەوە دەچێت تاوەکو ئێستا بە دڵمە پێویستە بەرژەوەندەکانی عێراق لە بەرچاو بگرێت بەرژەوەندەکانی عێراقبارەی ئەوە نییە دژمناتی خەڵک بکەین دژمناتی وڵاتانی دیکە بکەین دژمناتی کۆمەلگانی دەوڵەتی بکەین نا ئێمە بەرژەوەندیمان لەگەڵیانە هەیە پێویستە ئەو بەرژەوەندیانە لە بەرچاو بگرین پێویستە بەرگری لە بەرژەوەندی خۆمان بکەین ئێمە ئەمە شتێکی هاوبەشە من بەرگری لە خۆم دەکەم تۆش بەرگری لە خۆت دەکەیت لە شەڕی داعشدا بەرژەوەندی هاوبەشە بوو دەزانی تەقینەوە لە ئەوروپا و ئەمریکاشە بوو ئەوانیش پێیان وا بوو داعش ڕێکخراوێکی تیرۆریستیە هاتن لەگەڵ ئێمە بەرژەوەندی هاوبەشیانە بوو ئەویش شەڕکردن بوو دژی داعش من پێشوازی لەم هەنگاوا کرد لە خزمەتی گەلەکەی مندا بوو لە خزمەتی گەلەکەی ئەوانیشدا بوو کە شەڕی داعشکەین پێکەوە بۆ ئەوەی کە کێشەکان و ئاڵنگاریەکانی سەرشانی هاوڵاتیەکانمان کەم بکەینەوە ئەوە بینیمان ئەوەی کە ڕوویدا تیرۆرمان کەم کردەوە لە ماوەی چەند ساڵێکی کەمدا کە کەس چاوەڕێی نەکرد سەرکەوتین بەسەر داعشدا کەوتینە ڕێگایەک کەوتینە سەر ڕێڕەوەیە کە تەنانەت سوپای عێراق هات بەرەو هەرێمی کوردستان چونکە ئەو کاتیش ئێمە پێمانەوە بە حرامە کە جێیش عێراق و سوپای عێراق پەلاماری هەرێمی کوردستان بدات ئەو کاتیش هەندێک خەڵکی کوردستان پیان و ئەم سوپایە هەمان سوپای سەدام حوسێنە کە کیمیاویان بەسەرا دەکات و دەیان کوژێت پێویستە ئەم سوپایەک بێکە بەرگری لە هەموو خەڵکات بەرگری لە کوردستان کە وەکو بەرگری لە شوێنەکانی دیکەی عێراق دەکات ئێمە لەگەڵ پێشمەرگە پێکەوە دژی داعش شەڕمان کردووە ئێمە پەیوەندیەکی باشمان هەبووە بۆیە پێویست بوو سەر بکەوین سەرکەوتنەکە ئەوە بوو ململانەکە لە نێوان قۆناغ لە نێوان کەسایەتیە سیاسیەکاندا بگۆڕین بۆ ململانەیەک بۆ خزمەتکردنی هاوڵاتیان پێویستە هاوڵاتیەکان لە هەڵبژاردنەکاندا ڕای خۆیان بڵێن پێویست ئێمە لە خزمەتی خەڵک دابین بەڵێ دکتۆر حەیدەر لەبارەی بەهای دراوەوە دراوی دۆلارەوە بێگومان چەند کێشەیەک هەبوو لە نێوان ئەمریکا و عێراق لەبارەی بەهای دۆلارەوە و دەکرێت ئەم کێشەیە چارەسەر بکرێت لە نێوان ئەمریکا و عێراق بۆ ئەوەی بتواندرێت کێشەی بەهای دراو چارەسەر بکرێت و پێشگیری بکرێت لەوەی کەوا دراوەکە بچێتە وڵاتانی دیکە لە شاندێک لایانی هەیە لایەنێکیان ئەوەیە من پێم وانە کە ئەمە ڕاست بێت ئێمە سزای خەڵک بدەین لەبەر هەڵەکانی کۆمەڵە کەسی دیکە ئێستا هەندێک دەزان کە دۆلار بەرز دەبێتەوە خەڵک ئازار دەچێژێت بۆ نمونە ژنی ماڵەوە دەڵێت معاشەکەم بەشی دەکردم معاشی پیاوەکەم بەشی دەکردم بەشی مانگێکی دەکردم بەڵام ئێستا نرخ بەرز بووەتەوە پێویستە ئێمە هاوڵاتیەکان جیا بکەینەوە هاوڵاتیەکان باج نەدەن پێویستە لایەنەکانی دەوڵەت ڕێگری لە بردنەدەرەوەی گەورەی دۆلار بکەن تێگەی بردنەدەرەوەی دۆلار بە شێوەیەکی بچووک هەیە تەنانەت لە ئەوروپاش هەیە تاوان بە شێوەیەکی بچووک لە ئەوروپاش هەیە بەڵام تاوانە گەورەکە ئەوەیە تۆ بە ملیاران دۆلار ببیتە دەرەوە تۆ بردنەدەرەوەکە بە شێوەیەکی سیستەم بکەی پێویستە دەوڵەت لەوە بدات بە دەستێکی ئاسنین لەوە بدات چونکە کاریگەری لەسەر دۆخی خەڵکەیە بەشی سێمی ئەوەیە کە هەندێک کەس دەڵێن من لەگەڵ هەڵسوکەوت و هەماهەنگی ئازادی ئابووریم لەگەڵ هەموو لایەنێکدا لەگەڵ ئەوە نادیم سنووری بۆ دیاری بکرێت ئەگەر سنوورمان بۆ دیاری کرد بازارڕەکەمان بچووک دەبێتەوە ڕێگریمان لێ دەکرێت دۆلار بێتەنەوە ئەو کاتە خەڵک سەر دەکێشێ بۆچی سەر دەکێشێ بۆ بازاری ڕەش ئەگەر خەڵک دۆلاری بوێ باشەوەیەک بێ دەیکڕێ وەرمونە بازرگان دۆلاریوێت لەکوێ دەسیکەوێت خەڵک ئێوە سەفەرکە دۆلاریوێت لەکوێ دەسی بکەوێت سەرکێشە بۆ بازاری ڕەش خەڵک شتەکڕێ هەر بە دۆلارێک ڕێ بۆ نمونە من پێم وایە بە سنووردارکردن و ئەوەی کە سەرکوتی هاوڵاتیان بکەین و سنووریان بۆ دابنین لە دابینکردنی دۆلاردا ئەوە غەڵەتە من لەگەڵ فراوانی ئازادی هەماهنگگی بە بازارکردن و دۆلاردام بەڵام بە شێوەیەکی کە چاودەری لەسەر بێ لە ئەوروپا ئەمە هەیە هاوبانگی و بازرگانی و ئابووری ئازاد هەیە بەڵام چاودەری لەسرە ئەگەر تۆ پارەت لە ئەوروپا دەستکەوت بێ بە شێوەیەکی زۆر لێت پرسیینەوە لێ دەکەن چۆن ئەم پارێت دەستکەوت ئەم ڕێکارانە ڕێگری لە چەتەکانی دراو دەکەن کە قاچاقچێتی بکەن یەکێکی دیکە لە دۆسیەکان ئەوەیە من ئەمە لەگەڵ ئەمریکەکانیش باسم کردووە من ئەمە بۆ ویژدان نازانم کە تۆ کۆمەڵێک سزا بسەپێنی بەسەر
عێراقدا لەبەر ئەوەی سزا سەپاندووە بەستە دەوڵەتەکانی دیکەدا لە چی لەبەر ئەوەی کە بازرگانی و ئاڵوگۆڕ لەگەڵ عێراقدا دەکەن بۆ نمونە ئێران هەیە سزان بەسەر داسەپانەوە ئەوە کێشەی خۆتە کێشەی من نییە بۆچی دیێ سزا بەسەر منە دەسەپێنی من پێم وایە لەگەڵ تورکیادا هەماهەنگی ئابووری دەکەم و بازرگانی دەکەم تورکیا ئازادە تورکیا سیستەمێکی بازرگانی ئازادی هەیە بۆچی ناچی ڕێکارەکان لێ بگریتە بەر دێی لە عێراق ڕێکارەکان دەگریتە بەر عێراق ناتوانێت بەرگەی ئەم هەموو سزایە بگرێت ئێمە سیستەمی بانکیمان زۆر چاکسازی تێدا نەکراوە کێشەی زۆر تایە تاوەکو ئێستش بەرەو دواوە هاتووەتەوە ئەمە قرس دەکەوێتەوە لەسەرمان ئەمە ڕاست نییە هەموو شتەکان بەسەر عێراقدا بشکێنیتەوە هەموو شتەکان بەسەر عێراقدا بسەپێنی باشە پێم بڵێ ئەگەر پێت وایە پارە لە عێراق براوەتە دەرەوە چەندە وەرە پێم بڵێ ڕقەمم بەرێ ژمارەم بەرێ ئەگەر تۆ ناڵێ ژمارەکە چەندە باشە ژمارەم بەرێ داتان بەرێ پێم بڵێ لە سەدادەیە لە سەدا 20 لە سەدا 50 چەنە کاکە با من تێبگەم ئەو کاتە ڕێگری لێ بکەم ئەگەر من نەزانم کێشەکە چییە چۆن ڕێگری لێ بکەم ئەمە پێویستی بە لێکۆڵینەوە پێویستی بە وردبینی زیاتر هەیە ئەم پێویستە فەورەن لە کاتی خۆیدا چارەسەری بکەین پێویست ناکە هاوڵاتیان باجەکەی بن پێویست ناکە پێستە بەرژەوەندی هاوڵاتیان لە بەرچاو بگیرێت هاوڵاتی چاوی لە دینارە معاشەکەی بە دینارە شکڕی بە دینارە ئەگەر دۆلار بەرز بێتەوە دۆخی ئەم خراپتر دەبێت بەڵێ دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشوو زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە و ئەنجامدانی ئەم دیدارە و بێگومان پرسیاری دیکەمان هەبوو بەڵام سوپاسان دەکەم بەخێر بێنە و دووبارانی بەڕێز بەم جۆرە کۆتایی بە دیداری ئەم جارەشمان دێرین کە لەگەڵ بەڕێز دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقی پێشووتر بوو تا دیدارێکی تر خواتان لەگەڵ